بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير جيشتنا سورة الممتحنة. سورة الممتحنة بمعنى طبعا تاقي كرنوده كلنا سورة كيدا باسي تسن تاقي كرنوه كي تدايا لنا بياندا باسي او آفرتانا دكا كاتي خوي لمكيوه بەبێ مرد چوونەتە مەدینەی خوای گەورە فەرمانی کردووە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تاقیان کەنەوە، یعنی ئەگەر زانیتان ئیماندارن ئەوە نابێ بیانگەڕێنەوە بۆ لای کەسە کافرەکان، و ئەگەریش بە مەبەستێکی دیکە هاتبن ئەو کاتە بە تەواوی نەبووبنە ئیماندار، ئەوە بابەتێکی دیکەیە، ئەو کاتە دەکرێت بگەڕێندرێنەوە بۆ مێردەکەی خۆیان و بۆ کەسوکاریان. سورة ممتحنة سورة كي مدنية، طبعا معلومة سورة مدنية كان زورتر أحكاما، لو سورة ممتحنة سقطرين بابت وسرتاي سورة كي دتوانين بلين بشي زوري سورة كي باسي ولاء وبراء. ولاء يعني خوشويستي لبرخوا، رق لبونا والهر لبرخوا كمعلومة خوشويستي لبرخوا والرق لبونا ولا خلقي لبرخواي. پیغمبر صلی الله علیه وسلم با اوثق العرى الإيمان ناوی بردووە، يعني بەهێزترین بەشی ئیمان بریتیە لەوەی کە ئینسان بگاتە ئەندازەیەک، ئیمانی بگاتە دەرەجەیەک، هەر کەسێک خۆشی دەوێت لەبەر خوا خۆشی بوێ، ئەوەی ڕقی لێ دەبێتەوە لەبەر خوا ڕقی لێ ببێتەوە، ئەوەی پەیوەندی لەگەڵ دەبەستێ لەبەر خوا یعنی پەیوەندی لەگەڵ ببەستێ، ئەوەی لێشی دوورکەوێتەوە لەبەر ئەوە لێی دوورکەوێتەوە. و دواتر باسی حکمی مامەڵەکردن خێرکردن لەگەڵ کافری فەقیر، ئایا ئینسان دەکرێت چاکەیان لەگەڵ بکایە چاکەیان لەگەڵ نەکا. و دواتر حکمی ئەو ئافرەتانەی کە بۆ خۆیان موسڵمان و مێردەکەیان کافرە و هیجرەتیان کردو و هاتوونەتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەر چۆن مامەڵەیان لەگەڵکە. و هەروەها دواتر باسی بەیعەتی ئافرەتانی تێدایە کە لەسەر چی و بەچی بەیعەتیان بە پێغەمبەر داوە صلی الله علیه وسلم. جا سەرەتای سوورەتەکە بۆی چاکتر لی تێبگەین لەسەر پیاوێک هاتووتە خوارێ ناوی حاتەبی ئەبی بەلتەحەیە. حاتەبی بن ئەبی بەلتەحە سەحابەی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم، حاڵین یەکێک بۆ لەو کەسانەی کە بەشداری جەنگی بەدری کردووە، حاڵین بەڵام لەگەڵ ئەوەشدا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئامادە دەکا بۆ فەتحی مەککەی، بەڵام خۆ ئامادەکردنێکی نهێنی، خۆ ئامادەکردنێکی سڕی. طبعا ئەبا بەلتەحە چ دەکا؟ نامەیەکی دەنووسێ، حاڵین نامەیەکی دەنووسێ بۆ هێندێک لە قوڕەیشیەکان، تێیدا خەبەریان پێدەدات کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەریکی ئەو خۆ ئامادەکردنە و دەیەوێت سوپایان کۆ کاتەوە بەسەرتاندادە. نامەکەی چ لێ دەکا؟ دەیدا بە ئافرەتێک کە بە سەفەر ئەو کاتە لە ئەوەی بووە لە مەدینەی بووە، پێی دەڵێ ئەو نامەیەم بۆ بە بۆ لای فڵانە کەسی، بەڵام کەس یعنی بە شێوازێک بیشارەوە کەس پێی نەزانێ. ئەوە ئافرەتە بەڕێ دەکەوێت و نامەکەی ئەو پیاوەی خستۆتە ناو ئەوەی کەزی پرچی، حاڵێت کە دوور دەکەوێتەوە. خوای گەورە وحی بۆ پێغەمبەر دەنێرێت صلی الله علیه وسلم، بە وحی پێغەمبەری خوا ئاگادار دەکاتەوە کە خەبەری فەتحی مەککە نێردراوە بۆ قوڕەیشیەکانی مەککە و لای ئافرەتێکە و بەو شێوازە هەڵی گرتووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێک لە چەند سەحابەیەک، ئیمامی عەلی و دوو لە زوبەیر و میقداد، سێ سەحابە دەنێرێ دەڵێ بڕۆن هەتا ئەو ئافرەتەی دەدۆزنەوە و وەگەر دۆزیتانەوە نامەکەی لێ وەرگرن و بیهێنن. طبعا لە شوێنێک کە ناوی ڕەوضە خاخە جێگایەکە پێی دەگەن
کە پێی دەگەن تەبان دەڵێن ئەو نامەی پێتە بهێنە دەرێ ئەویش ئینکاری دەکات دەڵێ هیچ نامەیەکم پێ نییە دواتر هەڕەشەی لێ دەکەن دەیهێنیە دەرێ ئەگەر نایهێنیە دەرێ خۆمان لەناو وەک دەڵێ جلوبەرگەکانت لا دەبینی و بۆ خۆمان دەیهێنینە دەرێ طبعا ناچار نامەکەیان وێ دەدا و ئافرەتەکەی دەهێنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و پرسیاری لێ دەکات چێ ئەوەی پێدای دەڵێ حاتەبی کوڕی ئەبی بەڵتەح ئاڵێ سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو جارەی بەشداری جەنگی بەدری کردووە و سەحابەی بەدریش طبعا نەها پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە پێی فەرموون اعملوا ما شئتم قد غفرت لكم دوای بەدر پێی وتونە چی پێتان خۆشە بیکەن خالتان خۆش بووە لەلایەک خیانەتی لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم لەلایەکیش ئەهلی بەدرە طبعا حکمدان لەسەری و سزادانی زۆر قورسە بۆیە حاتەبی ئەبی بەڵتەحەی دێنن ئیمامی عومەر یەک لەو کەسانەیە کە لەوێ زۆر تووڕە دەبێت دڵی پێغەمبەری خوا ئەوە منافق و دووڕوویە لێم گەڕێ بالەسەریدا ئەندای دەنیشێتەوە دەڵێ نەی نەدبیستووە کە پێغەمبەر کە خوا سەبارەت بە ئەهلی بەدر ئاوای فەرمووە دواتر حاتەبی بەڵتەحە دەڵێ پەلەم لێ مەکە با بۆتان ڕوونکەمەوە دەڵێ پێغەمبەری خوا سوێن بەخوای کافر نەبووم و مرتەدیش نەبوومەتەوە و ئەو ئیمانێکە هەم بووە هەروەکو خۆیەتی بەڵام ئەی هۆکاری ئەوەی چییە کە ویستوتە خەبەریان پێ بدەیت ئەو پشتگیریەی بکەیت بە نامەیەک لە بتپەرستەکان و سڕی پێغەمبەر و ئیمانداران ئاشکراکەی دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەوەی کە وای کرد لێم تەنها ئەوەیە من ماڵ و منداڵەکەم لەوێن یا هەر نەبوونەتە ئیماندار لەبەرەوەی نەهاتوون لەگەڵی یانەوەتە پێی نەهاتوون کەسیشم نییە بۆ خۆت دەزانێ من خەڵکی مەککەینی ئێوە هەر کامێکتان کە لێرەن کە سوکارتان لەوێ و خزمیشتان هەنە ئەگەر پەلاماری مەککەی بدەن کە سوکارەکانتان لەبەر خزمایەتیش بێ ماڵ و منداڵ و کە سوکارەکانی ئێوە دەپارێزێ بەڵام من کەسی لێ نییە وەکو خزمایەتی بمپارێزێ ئەو چاکەیەم لەگەڵ فلان و فلانی کرد بەس بۆ ئەوەی کە ئەگەر بەسەر مەککەدادا ئەو چاکەی منیان لەبیر بێت و دەست بۆ ماڵ و منداڵەکەم نەبێت طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایا عوزرەکە قبوڵە یا قبوڵ نییە بێگومان قبوڵ نەبوو بەڵام بیانوێکی هەبوو چونکە ئێستا خوای گەورە باز دەکا ئەمری خوا و ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم سڕی پێغەمبەر و سڕی مسلمانان لە پێشترە لە ماڵ و منداڵت لە پاراستنی ماڵ و منداڵت چونکە ئیمانت بەکەڵ کردێ دڵسۆزیت بەکەڵ کردێ خۆشەویستیت بۆ مسلمانان بۆ قیامەتێ بەکەڵ کردێ بەڵام منداڵ و خێزان و ژن ئەگەر خۆت لە دین دەرچووی کەڵکت پێناگەێنن و هیچ قازانجێکی نییە بۆت بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی ئەهلی بەدر بوو و فعلا عوزرێکیشی هەبوو بیانوێکیشی هەبوو ئیجتیهادێک بوو کردبووی بەڵام بە هەڵەدا چوو بوو خوای گەورە و ئاەتەی لەسەر ناردەخوات و پێغەمبەری صلی الله عليه وسلم خوا تەمەن لۆمەی کردووە خوا سەرزەنشتی کردووە بەڵام بۆتە قاعیدە و یاساش تا قیامەتێ کە ئینسانی ئیماندار بە هیچ شێوەیەکی بۆی نییە خۆشەویستی خۆی ئەگەر بە نامەیەکیش بێها پشتگیری خۆی ئەگەر بە ئاشکراکردنی نهێنیەکیش بێ بۆی نییە بۆ ئینسانی بێباوەڕ دەری خات و پشت لە مسلمانان کات و لە ئیمانداران کات بۆ هیچ بەرژەوەندێکی دیکەی دنیایە چونکە خۆ ئەگەر وا بێ هەر کەسێک مەسلحەتێکی هەبێ جایز بێ دۆستایەتی خەڵکی بێدین کە هەموو ئەو کەسانەی ئێستا لەگەڵ خەڵکی بێدیندانە لەبەر دنیا لەگەڵیانە وایە بۆ قازانجێکی دنیایی مادی منسەبێک پلەیەک پۆستێک معاشێک لەگەڵیانە ئەگەر بڵێ دەی قەی ناکە مادام هەڵگوا دەڵێ معاش خۆرم لەبەرەوەی ناچارم لەگەڵ فلان شەخسەی دابم فلان حیزبەی دابم لە فلان دایرەمە ئەگەر فلان شتەی بۆ فلان کەسی نەکەم لەوێ مزایقەم دەکەن و ناڕەحەتم دەکەن ڕاستی ئەو بیانوانە بیانووی سەعیفن و بیانووی لاوازن و لای خوای گەورەش لەوانەیە زەڕڕەیەک قبوڵ نەبێ دەناخۆ بە مەبدە و بە دڵ هەر کەسێک ئیماندار بێ ئیمانداریش نەبێ هەر کەسەکە تۆزە عەقڵی هەبێ تۆزە ئینسانیەت و وجدانی هەبێ یان خەمی خۆی بێ پشتگیری ئەو زاڵ مستەمکارانە ناکا کە ئێستا هەن ئەگەر لەبەر قیامەتێش نەبێت لەبەر دنیایە خەڵکی بێکەڵکن
وەستم خەڵک کە پشتگیریان دەکا مەسلحاتێک هەیە بەڵام ئایا ئەو مەسلحاتە لەکن خوای قبوڵە بێگومان قبوڵ نییە. ئەوجار سەرەتای سوورەتەکەی ئەو مەجموعە ئاەتانەی باسی ئەو بابەتەی دەکەن و لەسەر ئەو ڕووداوای هاتوونەتە خوارێ. دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا أي أو كساني كباوردار كباورتان هنا واضحة باورتان هنا بچی بەخوا بە پێغەمبەران بە کتێبەکان بە قەزا و قەدەر بە ڕۆژی دوایی کەوترا ئیماندار یعنی ئیمان بوون بە هەموو ڕوکنەکان ئەی ئەو کەسانەی کە باوەڕدارن کە باوەڕتان هێناوە خۆتان بە باوەڕدار دەزانن لا تتخذوا مەگرن ئەوە نەهیە طبعاً هەموو نەهیەکیش لە ئەسڵدا بۆ حرامکردنی شتەکەیە لا تتخذوا مەیانگرن عدووی ئەوانەی کە دژمنی منن وعدووەکم و هەروەها ئەوانەی کە دژمنی ئێوەن بەچی بە ئەولیا بە دۆست و برادەر و گەورە و سەرپەرشتیکاری خۆت. ئەولیا بە معنای دۆست دێ بە معنای یارمەتیدەر و پشتیوان دێ بە معنای سەرخەر دێ گەورە دێ هیچ کامێک لەوانە طبعاً ئەوەی دژمنی خوا و دژمنی ئیمانداران بێ بە هیچ شێوەیەکی دروست نییە بیکەی بە ئەولیای خۆت بە برادەر بە ڕەفیق بە یارمەتیدەر بە پشتیوان بە هاوکار. واضحە؟ چۆنی ئەو دۆستایەتیە چۆنیە دیقەتی دەنێت تولقون ئیلەیهم هەڵدەدەن بۆیان دەنێرن بۆیان ها ئیلقا یعنی هەڵدان فڕێدان ناردن دەنێرن بۆیان جا ناردن بەرزنیە یعنی دەربڕین دەردەبڕن بۆیان دەری دەخەن بۆیان ڕەوانەی دەکەن بۆیان بالمەوەدەتی خۆشەویستی. واضحە؟ ئەگەر تەنها بە قسە خۆشەویستی بۆ دەرببڕی یعنی کردوتە بە ئەولیای خۆی ئەگەر بە نووسینێک خۆشەویستیەکەتی خۆ بۆ بنێری وەکو ئیحاطەبی ئەوی بەلتەحەی ئەو بەیەک نووسین بەیەک نامە خۆشەویستیەکەی نەچی وتۆ خۆشم دەوێن ها بەڵام شتێکی کردووە کە خۆشەویست بۆ خۆشەویستی دەکا وایە خۆشەویست بۆ خۆشەویستی سڕ و نهێنی نزیکەکانی خۆی ئاشکرا دەکا وایە تولقون ئیلەیهم هەڵدەدەن بۆیان دەنێرن بۆیان بالمەوەدەتی خۆشەویستی لە کاتێکدا وەقەد کەفەڕوو بێگومان ئەوان بێباوەڕ بوون بیما بەوەی جاءەکم هاتووە بۆ ئێوە من الحەق لە ڕاستی. واضحە؟ ئەوەی کە بێباوەڕ بێت بەو پەیام و شەریعەتەی کە بۆ ئێوە هاتووە طبعاً بە هیچ شێوەیەکی دروست نییە هیچ جۆرێک لە جۆرەکانی خۆشەویستی خۆتی بۆ بنێری و بۆ دەرببڕ. واضحە؟ ئیشێکی دیکەیان خراپەیەکی دیکەیان ئەوەیە کە یخرجون الرسول وإياكم یخرجون دەردەکەن یا دەریان کردووە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم وإياكم و هەروەها ئێوەش. واضحە؟ بەفعلی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە مەککە دەرکردووە و ئێوەشیان دەرکردووە و ئەگەر پێیان بکری یعنی لە مەدینەش دەرتان دەکەن لەوێش دەستان بەسەردا دەگرن لەوێش نەهێڵن بحەسێنەوە چۆن دەکرێت تۆ دۆستایەتی بکەی و خۆشەویستی بۆ دەرببڕی. یخرجون الرسول دەردەکەن یا دەریان کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم وإياكم و هەروەها ئێوەش. واضحە؟ لەبەرچی پێغەمبەریان دەرکردووە و ئێوەیان دەرکردووە ئەن تؤمنوا بالله ربكم لەبەر ئەوەی ئێوە باوەڕتان هێناوە بەخوا کە پەروەردگارتان. واضحە؟ تەواویان ئەوجار ئەوە تەواوکەری جوابی ئەوەی پێشووی ها ناڵێن مەیان گرن دژمنەکانی من و دژمنەکانی خۆتان بە دۆستی خۆتان و خۆشەویستیان بۆ مەنێرن. ئین کنتم خەرەجتم جیهادەن فی سەبیلی ئەگەر ئێوە چوونەتە دەرێ بە نیەتی جیهادکردن لە پێناوی من وابتغاء مرضاتی وابتغاء و بەدەستهێنان و داواکردنی ڕەزامەندی من. واضحە؟ یعنی ئەوەی کە چۆتە دەرێ لە شاری خۆی بە نیەتی جیهادکردن لە پێناوی خوا و هەروەها ئامانجی ئەوەیە ڕەزامەندی خوا بەدەست بێنێ ئەوانە لەگەڵ دۆستایەتیکردنی کافراندا بە هیچ شێوەیەکی ناگونجێت
جیهاد کەی لە پێناوی خوادا و دۆستی کافرانیش بی جیهادەکەشت بە کەڵکی هیچ نایە بە تەمای ڕەزامەندی خوابی و بتەوێت دۆستایەتی کافرانیش بکەیت دڵنیا بەخوا لێت ڕازی نابێ ها ئین کنتم خەرەجتم جیهادا فی سەبیلی ئەگەر یعنی دۆستایەتیان مەکەن ئەگەر ئێوە ڕۆیشتونەتە دەرێ لە مەککە بەنیەتی جیهاد تێکۆشان فی سەبیلی لە پێناوی من وابتغاء و لە پێناوی بەدەستهێنانی مەڕضاتی ڕەزامەندی من واضحە ئەوجا خوا دەفەرمێت زیاتر تەئکیدی دەکاتەوە ئەو دۆستایەتیە چۆنە دەفەرمێت تسرڕونە ئیلەیهیم تسرڕونە دەشارنەوە بۆیان بالمەوەدەتی خۆشەویستی خۆتە حاتە بئەبی بەلتەحە بەدزی نامەکەی نارد خۆ نەشێگوت تۆ خۆشی دەوە و فعلەنیش خۆشی نەویستون و فعلەنیش کە نامەکەی ناردووە لە بەرخاتری منداڵەکانی خۆی ناردوێتی بەڵام فعلەکە خۆشەویستی وایە دەڵێ جا خۆ وەختێک پیاوێک کوژرا بوو پیاوێکم دی لە مەعاشخۆری شوێنێکە ئاسان لەبەرەوەی لەگەڵ یانی بۆی ئاوامان لێ نەکەنە ئێرەم لەگەڵیان نییە ئێرەم لەگەڵیان نییە ئێرە بەتەنێ دڵ بەتەنێ شەرت نییە کردار شەرتە بەڕاستی ئەتۆ ئەگە بە شقد و بە ڕەنگ و بە حەزم و بە قەبارە و بە دەنگ و بە ڕەنگ لەگەڵی بووی دڵشت دەگۆڕێ و ئەگەر نەشگۆڕێ هیچ نییە یعنی چونکە دین بۆ ناوتوی نەهاتۆتە خوارێ بۆ گۆڕانکاری لە ژیاندا هاتۆتە خوارێ تسرڕونە ئیلەیهیم دەشارنەوە بۆیان بالمەوەدەتی خۆشەویستی ئەوجا خوا دەفەرمێ و ئەنە ئەعلەم من زاناترم وەنەو هەڕەشەیە بیما ئەخفەیتم وما ئەعلەنتم بەوەی کە دەیشارنەوە و بەوەشی کە ئاشکرای دەکەن خوا ئاگای لە نیەتی دڵتە خوا ناخی دڵت دەزانێ و ئەنە ئەعلەم من زاناترم لە ئێوەش یعنی پێویست ناکا وا بڵێن بیما ئەخفەیتم بەوەی کە دەیشارنەوە وما ئەعلەنتم و بەوەشی کە ئاشکرای دەکەن واضحە جا دەفەرمێ ومەن یەفعەلهو منکم هەر کەسێک یەفعەلهو ئەو کارە بکات لە ئێوە کام کارە خۆشەویستی کافران لە دڵی دابێ یان خۆشەویستیان بۆ بنێرێ یان خۆشەویستیان بۆ دەرببڕێ یان کارێکە کە نیشانە بێت علامەت بێت لەسەر خۆشەویستی وایە ئەگەر کەسێک بەڕێگادا بڕۆی هیچیش نەڵێ نەڵێ خۆشم دەوێت بڵێ ئاگات لە خۆ بێ وانە نیشانەوەیە وانە نیشانەی ئەوەیە کە کەسەکە دڵسۆزی تۆیە ومەن یەفعەلهو ئەویش وای گوتووە ئاگاتان لە خۆتان بێ پێغەمبەر محەممەد بەسەرتاندا دەدا ومەن یەفعەلهو منکم هەر کەسێک ئەو کارە بکا لە ئێوە فەقەد ضەلە بێگومان ئەو کەسە ونی کردووە سەواء السەبیل سەوا ڕاستە ڕێگای ڕاست واضحە ئەوان ئاەتەکە زۆر بەڕوونی لێمان قەدەغە دەکا و لە هەموو ئیماندارێکی قەدەغە دەکا کە بە هیچ جۆرێک لە جۆرەکان جائز و ڕێگە پێدراو نییە و بەشێکیشە لە عەقیدە و ئیمانمان دۆستایەتی و دڵسۆزی و وەک دەڵێ خەمخۆری و پشتیوانی دەبێت بۆ کەسێک بێت کە لەگەڵ خوا و لەگەڵ پێغەمبەرەکەت و دینەکەتدا ڕاست دەکا بەعەکسەوە هەرچی دژی خوا و دینت و خۆت و هاو ئیمانەکانت دەبێت نەک خۆشردنەوێن ڕقت لەیان بێت و بە هەر شێوازێکیش پێویست بوو ڕوبەڕوویان ببیەوە لای کەمی تەمان دەبێت دڵت نەدۆڕێ دڵت لەگەڵ کەسی چاک و لەگەڵ خوا و لەگەڵ دینی خوادا بێ و ئەوانەی کە دژە دین و دژە خوانە بە هیچ شێوەیەکی نابێت بهێڵی لە دڵتدا و لە کردار و ڕەفتارتدا ئەو خۆشەویستی ببیندرێت و دەربکەوێت سەیریکەنەوە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە خۆتان بە باوەڕدار دەزانن و باوەڕتان هێناوە لا تتخذوا عدوی وعدوکم مەگرن دوژمنی من دوژمنەکانی مەست و سەرپەرشتیکار و بە ئەولیا بە دۆست و سەرپەرشتیکار و پشتیوان تلقون ئیلەیهم بالمەوەدە بە شێوەیە کە هەڵدەن بۆیان بنێرن بۆیان خۆشەویستی خۆتان
وقد كفروا بما جاءكم بێگومان ئەوانەی ئێوە خۆشەویستیان بۆ دەردەبڕن و بۆ دەنێرن بێباوەڕ بوون بما جاءكم بەوەی کە هاتووە بۆ ئێوە من الحق لە ڕاستی. ئەوجار صفەتێکی دیکەی خراپیان ئەوەی يخرجون الرسول وإياكم دەری دەکەن لە شوێنی خۆی پێغەمبەر صلى الله عليه وسلم و ئێوەش أن تؤمنوا بالله ربكم لەبەر ئەوەی ئێوە باوەڕتان هێناوە بەخوا کە پەروەردگارتانە. ئەوجار دەفەرمێ دۆستایەتیان مەکەن إن كنتم خرجتم جهادا في سبيله ئەگەر ئێوە ڕۆیشتونەتە دەرێ بۆ جیهاد و تێکۆشان لە پێناوی من وابتغاء مرضاتي وبۆ بەدەستهێنانی ڕەزامەندی من. تسرون إليهم بالمودة ئێوە دەشارنەوە بۆیان خۆشەویستی خۆتان وأنا أعلم بما أخفيتم وما أعلنتم من زاناترم لە هەموو کەس لە خۆشتان بما أخفيتم بەوەی کە لە دڵتاندا دەیشارنەوە وما أعلنتم و بەوەشی کە ئاشکرای دەکەن ومن يفعله منكم هەر کەسێک ئەو کارە بکا لە ئێوە فقد ضل سواء السبيل بێگومان ئەو کەسە ونی کردووە ڕاستە ڕێگا یان ڕێگای ڕاست. واضحە؟ ئەوجار صفەتێکی دیکەیان ئەوەیە ئەوانەی کە ناوێ دۆستایەتیان کەن ئەوەی يثقفوك ئەگەر ئەوان زاڵ بن و سەرکەون بەسەرتاندا يكونوا لكم دەبن بۆ ئێوە بە ئەعداء بە دژمن. یعنی ئەوەی تۆ دەیکەیت بۆ ئەوان بۆ تۆی ناکەن. يثقفوكم ئەگەر سەرکەون و زاڵ بن بەسەرتاندا يكونوا لكم دەبن بۆ ئێوە بە ئەعداء بە دژمن. ئەوجار هەر ئەوەندەش نا ويبسطوا درێژی دەکەن إليكم بۆ لای ئێوە ئەیدیەهم دەستیان بۆی بتان کوژن یان ئازارتان دەن و ناڕەحەتتان کەن و لێتان دەن. ئەوجار وألسنتهم و هەروەها زمانیشیان دەجوڵێنن لە بەرامبەرتاندا بەکاری دێنن لە بەرامبەرتاندا بالسوء بە خراپە. واضحە؟ یعنی لە دەستیان ئەمین دەبن نە لە زمانیان ئەمین دەبن. ئەوجار صفەتێکی دیکەیان ئەوەیە وودوا لەو تەکفورون پێیان خۆشە ئێوەش وەکو ئەوان بێ باوەڕ ببنەوە. کەسێک ئەو هەموو صفەتە خراپانەی تێدا بن شایانی ئەوەیە خۆشت بوێ دۆستایەتی بۆ دەرببڕی پشتیوانی بکەیت بێگومان نا. يثقفوكم ئەگەر زاڵ ببن بەسەر ئێوەدا يكونوا لكم أعداء ئەوان بۆ ئێوە دەبن بە دژمن ويبسطوا إليكم أيديهم درێژی دەکەن بۆتان دەستیان دەست درێژکردن بۆ یارمەتیدان نەها بۆ لێدان و کوشتن و ئەزیەتدان وألسنتهم زمانیشیان درێژ دەکەن لە بەرامبەرتاندا بەڵام بالسوء بۆی بە خراپی لە بەرامبەرتاندا بەکاری بێنن وودوا و پێشیان خۆشە ئاواتە خوازیشن لەو تەکفورون ئێوە بێ باوەڕ ببنەوە بۆ ئەوەی لە بەهەشت و لە ڕەزامەندی خوای گەورە بێبەش بن. واضحە؟ ئەوجار وەکو گوتمان حاتەبی ئەبی بەلتەحە کە ئاەتەکەی لەسەر هاتوۆتە خوارێ لەبەر خاتری پاراستنی منداڵەکانی و سامانەکەی ئەوەی کرد. واضحە؟ و هەموو ئەو کەسانەشی کە ئێستا دۆستایەتی خەڵکی خراپ و بێدین دەکەن بە مەبەستێکی دنیای دەیکەن دەنا هەموو کەس دەزانێت زاڵم نازێتە باشت وایە ئامادەنی ئێستا پێت بڵێن لە قیامەتێ لەگەڵ وی بە لە قیامەتێ لەگەڵی نابی ئەوەی لە دنیای لەگەڵی بۆیە ئەو عوزرە زۆر لە شوێنی خۆی نییە بۆیە خوا دەفەرمێت لەن تەنفەعەکم هەرگیز سودتان پێ ناگەێنێ بە کۆشی هێناون باس یەک شخصی ناکە بۆی خەڵک وا نەزانێت تەنها لەسەر حاتەبی ئەبی بەلتەحە ئاەتەکە هاتووتە خوارێ و ڕووداوێکە تێپەڕیوە و دووبارە نابێت وایە ئەگە هەر لەسەروی باە دەیفەرمێ یعنی سودت پێ ناگەێنێ بەتە لەن تەنفەعەکم هەرگیز سودتان پێ ناگەێنێت. ئەرحامکم ئەرحام یعنی پەیوەندی خزمەتی نێوانتان ئەگەر بۆ خۆت ئیماندار نەبیت و بۆ خۆت باوەڕدار نەبیت هەر هەموو خزمت ئیماندار بن و سەحابە و وەک دەڵێ تەنانەت ئەگەر پێغەمبەریش بن هیچ ولا ئەولادکم و هەروەها منداڵەکانیشتان سودتان پێ ناگەێنن. ئەوجار يفصلوا بينكم يوم القيامة لە ڕۆژی دواییدا يفصل بينكم لێکتان جیا دەکات ئەو بۆ بێدینی لەنا بۆ ئیمانداری خوا دەفەرمێ وألحقنا بهم ذريتهم وما علتناهم دەفەرمێ پێیان دەگەێنینەوە
نەوە و وەچەکانیان لەناو بەهەشتێشدا ئەگەر ئارەزوو بکەن و حەز بکەن یەکتری دەبێنەوە و ئەگەر کەسەکان زۆر باش و چاک بن خوای گەورە چێ ها پلەکەی بەرزتر بێت ئەوانەی خوارێ لە کەسوکارەکانی دەباتە لایوی وەکو چاکە و فەزڵێک لەگەڵیان. بەڵام بۆ کەسێک کە بۆ خۆی ئیماندارە منداڵی خراپە بێدینە یان بەعەکسەوە منداڵەکە باشە و داک و بابەکەی خراپە لە قیامەتێ ئەگەر تەنها بەشی ئەوەی کە بزانن عاقبەتەکەی چەندە یەکتری پیشانی یەکتر بدرێن و بۆی زۆرتر پەشیمانی دەرببڕن دەنا لە قیامەت یەکتر نابینەوە. بۆ ئیمانداری دابڕان کاتیە ئەگەر هەردوو تەرەفەکە ئیماندار بن. بەس ئەگەر ئیماندار نەبی ئەو بۆ کەسێکە کە بێ باوەڕە بۆ ئەو کەسەیە دۆستایەتی کافران دەکات لەبەر خاتری خزمایەتی لەبەر خاتری منداڵی لەبەر خاتری سامانی. لەن تەنفعەکم هەرگیز سوودتان پێ ناگەێنێت ئەرحامکم خزم و کەسوکارتان وەئەلا ئەولادکم و هەروەها منداڵەکانیشتان یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا یەفسیل بەینەکم جیا دەکرێنەوە لە یەکتری والله بما تعملون بەصیر خوا بە هەر کار و کردەوەیە کە ئێوە ئەنجامی دەدەن بینایە. ئەوەش وازەحە وایە ئەوجار خوای گەورە هەر ها لە بەرەوەی بابەتەکە گرینگە دیسان تەئکید دەکاتەوە دەفەرمێ قەد کانەت لەکم بێگومان هەیە بۆ ئێوە بێگومان هەیە یان هەبوو بۆ ئێوە ئوسوەتون حەسەنە ئوسوە یعنی پێشەنگایەتی و چاولێکردنێکی چاک فی ئیبراهیمە لە بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەردا عەلەیهی سەلام والذینە و لە بەسەرهاتی ئەوانەشی مەعەهو کە لەگەڵ ئیبراهیم پێغەمبەردا بوون. وازەحە لە چیدا ئەوان پێشەنگمانن لە چیدا دەبێت بەدوایان کەوین و وەکو ئەوان بکەین و چاویان لێ بکەین و جێپێیان هەڵبگرین خوا بۆ خۆی بۆمان ڕوون دەکاتەوە. قەد کانەت لەکم بێگومان هەیە بۆ ئێوە ئوسوەتون پێشەنگاتی و چاولێکەریەکی حەسەنەتون جوان فی ئیبراهیمە لە بەسەرهاتی ئیبراهیم و والذینە مەعەهو ئەو کەسانەی کە لەگەڵ ئیبراهیم پێغەمبەردان. وازەحە ئیذ قالوا کاتێک گوتیان ئیبراهیم بەتەنێ نا ئەوانەشی شوێن کەوتە ئیبراهیم بوون. ئیذ قالوا کاتێک گوتیان لقەومهم بەلگەلە کەیان گوتیان چی؟ ئینا بوڕەئاء منکم ئینا بوڕەئاء منکم بێگومان ئێمە بێزار و ناڕازین لە خۆتە. بەری یعنی ناڕازی تووڕە و یعنی ڕقمان لەیانە دژیانین لە چێ لە خۆتان و مما تعبدون من دون الله وەلەو شتانەشی کە ئێوە دەیان پەرستن جگە لە یعنی بەرین ناڕازین لە خۆشتان لە خواکانیشتان. جا خواکانی قەومی ئیبراهیم هەم بتیان هەبوون حاڵێ و هەمیش نەمرودیان هەبوو ئەو کاتە سەرکردەکانیان هەبوون کە بەخوایان دەزانین و کۆیلایەتیان بۆ کردن کە مەبەستی هەردوو جۆرەکەیت یعنی لە ناڕازین لە خۆشتان و لەوانەشی کە ئێوە پەرستوتانن جگە لە خوا. ئیذ قالوا لقومهم کاتێک کە گوتیان بە گەلەکەیان ئینا بوڕەئاء منکم بێگومان ئێمە بەری و ناڕازین لە خۆتان و مما تعبدون من دون الله وەلەو شتانەشی کە ئێوە دەیپەرستن جگە لە خوا. حاڵێ ئەوجا بۆ دەینەوەستان پێیان گوتن کەفەڕنا بکم ئێمە بێ باوەڕین بە خۆتە بێ باوەڕین بە ئێوە باوەڕمان بەوە نییە کە ئێوە دەیکەن بەو خوایانە نی کە ئێوە بڕواتان پێیان هەیە و کۆیلایەتیان بۆ دەکەن. ئەوجا هەرەوە دەشنا و بەدا بەینەنا بەدا یعنی دەرکەوت ئیش ئاشکرامان کرد بەینەنا و بەینەکم لە نێوان خۆمان و لە نێوان خۆتاندا ئەلعەداوەتە دژمنایەتی یعنی ئاگادار بن بە ئاشکرا پێتان دەڵێن ئێمە دژمنی ئێوەی لە بینی ئێمە و ئێوە دژمنایەتی هەیە والبەغضاء و هەروەها ڕق لە یەکتربوونەوەشمان ئاشکرا کرد ئەبەدەن هەتا ئیلا چ کاتێک دەکرێت ببینە دۆست حتا تؤمنوا بالله هەتا ئەو کاتەی باوەڕ دێنن بەخوا وحدەهو بەتەنها ئەو کاتە دەکرێت دژمنایەتیەکە بکرێتە دۆستایەتی و
ڕق لێبوونەوەکە دەبێ ببێتە خۆشەویستی ئەو کاتە. واضحە؟ ئللا لە چیدا وەکو ئیبراهیم مەبن، لەوەیدا چاو لە ئیبراهیم بکەن، لەوەدا شوێن پێی ئیبراهیم هەڵگرن، ئللا لە شتێکیدا وەکو ئیبراهیم مەکەن، ئللا قەولە ئیبراهیمە لئەبیه تەنها، لەو قسەیەدا وەکو ئیبراهیم مەکەن کە بە باوکی گوت چی؟ لە ئەستەغفرە لەنەک، داوای لێ خۆشبوونت بۆ دەکەم لە مەودووە. واضحە؟ ئەو جار پێی گوت وەلا ئەملیکو لەکە من الله من شەیء، لە دەسەڵاتم دانیە بۆ تۆ ئەی بابا هیچ شتێک بکەم ئەگەر ئیمان نەهێنی، یعنی وەلا ئەملیکو لە دەسەڵاتم دانیە لەکە بۆ تۆ من الله لەکن خوا من شەیء هیچ شتێک بکەم، یعنی ئەگەر هەر بەردەوام بی لەسەر شەریک بڕیاردان و لەسەر دژمنایەتی من و شوێن کەوتووەکانم هیچم بۆ ناکرێ بۆ قیامەتت، بەڵام مەرجی لەسەردانەوەتی ئەگەر ئیمان بێنی ئەمنیش لە مەودووە. لە مەودووە یعنی چیان؟ دوایەوەی کە ئیمانت هێنا ئەو جار داوای لێ خۆشبوونت بۆ دەکەم و ئومێدم وایە ها لە سوورەتی کە باسی دەکا ئینەه کان بی حەفیە، خوای گەورە لە بەرامبەرمدا زۆر بەسۆزە، داوای لێ دەکەم و داواکەم ڕەت ناکاتەوە، بەڵام وعدەکەی مەرجی لەگەڵدا بووها. یعنی ئێوە ئەو داوای لێ خۆشبوونەی ئیبراهیم بۆ کەس و کارتان ئەگەر کافر و بتپەرستن دووبارە مەکەنەوە، چونکە داوای لێ خۆشبوونکردنی ئیبراهیم بۆ بابی دەفەرمێ ئیلا عن مەوعیدەة وعدها ئیاه، ماوەیەکی بۆ دانابوو، ئەگەر لەو ماوەیەدا تەوبەی کردبا و ئیمانی هێنابە ئەو جاوە داوای لێ خۆشبوونی بۆ دەکرد، چونکە ئیبراهیم نەیکردووە. نابێ بڵێ جاوەی ئیبراهیمیش داوای لێ ئەڵێ لە مەودووە داوای لێ خۆشبوونت بۆ دەکەم، کردی یان نەیکرد؟ بێگومان نەیکرد، کەواتە ئێوەش لەوەدا مەیکەن و داوای لێ خۆشبوون بۆ کەسوکاری ئەوە مەکە. ئەو جار ربنا عليك توكلنا ئەوەش دەکرێت هەر دوعای ئیبراهیم پێغەمبەر بێ و دەشکرێت دوعای هەر کەسێکی دیکەی ئیماندار بێ، دەفەرمێت ربنا ئەی پەروەردیگارە عليك توكلنا. طبعا ئیعلانی شەڕیان کرد، ئیعلانی دژمنایەتیان کرد، ئیعلانی ڕق لێبوونەوەیان کرد لەگەڵ کافران. طبعا ئەگەر ئیعلانی شەڕ و ڕق لێبوونەوەت کرد واز لێ دێنن؟ بێگومان واز لێ نانن. ئەتۆش ئەوان خۆش بێ ئەوان لە سوورەتی دیکە باسی ئیمانداران دەکا، دەفەرمێ ئێوە ئەوانتان خۆش دەوێ ئەوان ئێوەیان خۆش ناوێ، ئێوە چاکەتان بۆ ئەوان دەوێ بەڵام ئەوان خراپەیان دەوێ، ئەتۆش نەیکەی ئەو دەیکا. وێ دەفەرمێ ربنا ئەی پەروەردیگارە عليك توكلنا، هەر بە تۆ پشتمان بەست. وی لە ئەسڵدا دەبڵێ توكلنا عليك، بەڵام لەبەرەوەی تەوەکل عیبادەتە تەنها بۆ خوای دەکرێت، وەکو چۆن لە فاتحایدا دەڵێن ئیاکە نەعبود، بەس تۆ دەپەرستین. تەوەکولیش دەبێ بەس بەچێ بێ؟ بەس بەخوای بێ. ربنا ئەی پەروەردیگارە عليك توكلنا، هەر بە تۆ پشتمان بەست و پشت دەبەستین. ئەو جار فەرمووی وئیلەیک ئەنەبنا، و هەر بۆ لای تۆشە گەڕانەوەمان و هەر بۆ لای تۆش دەگەڕینەوە و پەشیمان دەبینەوە. وئیلەیک المەصیر، و هەر بۆ لای تۆشە هەموو سەرنجامێک، هەموو گەڕانەوەیەک. وازحە؟ تاوە سەیری کەنەوە إلا نسينكي بولد. قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم، بێگومان هەیە بۆ ئێوە پێشەنگاتی و چاولێکەریەکی جوان لە بەسەرهاتی ئیبراهیم و لەو کردارانەی کە ئیبراهیم کردی والذین معه، و ئەو کەسانەشی کە لەگەڵ ئیبراهیم پێغەمبەردا بوون. إذ قالوا لقومهم، کاتێک گوتیان بەگەلەکەیان ئینا براء منکم، بێگومان ئێمە ناڕازی و بەرین لە خۆتان، ومما تعبدون من دون الله، ولو شتانەشی کە ئێوە دەیپەرستن جگە لە خوا هەر ناڕازین. کەفەڕنا بکم، ئێمە کەفەڕنا بێ باوەڕین بە خۆتان. ئەو جار وەبەدا بەینەنا وەبەینەکم، دەستی پێکرد، یا دەکرێت بڵێن دەرکەوت و دەرمان بەینەنا وەبەینەکم، لە نێوان خۆمان و خۆتاندا العەداوەتە دژمنایەتی، والبەغضاء و ڕق لە یەکتر بوونەوە ئەبەدەن بۆ هەمیشەیی، حتى تؤمنوا بالله وحده، هەتا ئەو کاتەی ئێوە ئیمان دێنن بەخوا بەتەنها. واضحە؟ إلا قول إبراهيم، تەنها لەوەدا وەکو ئیبراهیم مەکەن، إلا قول إبراهيم، تەنها لە قسەی ئیبراهیم بۆ باوکی لەوەدا، یعنی بەدوای ئیبراهیم مەکەون،
کەوتی لە ئەستەغفیرە لەکە داوای لێخۆشبوونت بۆ دەکەم بەڵام وەما ئەملیکو لەکە من لە دەسەڵاتم دانیە بۆ تۆ من الله لای خوای من شەئین هیچ شتێکت بۆ بکەم یعنی ئەگەر پەشیمان نەبیەوە و تەوبە نەکەی و نەگەڕێەوە ربنا عليك توكلنا ئەی پەروەردیگارە هەر بە تۆ پشتمان بەست یعنی چی ئیشەکانی خۆمان تەنها بە تۆ دەستپێرین و تەنها تۆ بە یارمەتی دەر و پشتیوانی خۆمان دەزانین و ئیلەیکە ئەنەبنا هەر بۆ لای تۆش دەگەڕێنەوە گەر کەم و کوری و ناتەواوی و هەڵەیەکیشمان هەبوو واضحە و ئیلەیکە المەصیر و هەر بۆ لای تۆش سەرنجاممانە و هەموو سەرنجامێک بۆ لای تۆیە چاک بین یا خراپ بین یان چاکەکار و خراپەکار هەمووی دێتەوە بەردەستی تۆ لێپرسینەوەکەی بەدەست واضحە دوعایەکی دیکە ئەوانە دوعای قورئانین دەفەرمێ ربنا لا تجعلنا فتنة ئەی پەروەردیگارە دیسانەوە دەکرێت دوعای ئیبراهیم و ئەو کەسانە بێت کە لەگەڵ ئیبراهیمدان و دەشکرێ خوای گەورە ئێمەی فێرکرد بین کە ئاوا دوعا بکەین هەر جێرانەوەکەشی بۆ فێرکردنە ربنا ئەی پەروەردیگارە لا تجعلنا فتنة للذين كفروا ئەی پەروەردیگارە مەمان جێڕە بەمایەی فتنە و تاقیکردنەوە بۆ ئەو کەسانەی کە بێ باوەڕن جاوە تەفسیری یەک دوو لێکدانەوەی هەنەها چۆن مەمان کە بە فتنە و بە تاقیکردنەوە بۆ کەسە کافرەکان تەفسیرێکیان ئەوەیە ئەی خوای پەروەردیگار یعنی کافرەکان و بێ باوەڕەکان زاڵ مەکە بەسەرماندا وەک دەڵێ لە ژێر دەستیاندا تاقی بکرێنەوە یعنی بە جۆرێک سزاماندەن پاشگەزمان کەنەوە لە دینەکەی و بەرگەی نەگرین و تەحملی نەکەین حاڵێ دەشکرێ بڵێن مەمان کە فتنە یعنی نەبینە هۆکاری ئەوەی بۆ ئەو کەسانێک کە بێ باوەڕن بەهۆی ئێمە زیاتر لە دین دوورکەونەوە لە ئیسلام بتەکێنەوە جاری وا هەیە مسلمانی وا هەیە وانە لەسەر ئیسلام و دینەوە دەبێتە بەڵا بەکردار و ڕەفتاری لە جیاتی ئەوەی خەڵکی بەرەو دین بێنێ وا دەکا خەڵک لە دین دوورکەوێتەوە یان خەڵکی بێدین زیاتر ڕقی لە ئیسلام و لە دینداری بێتەوە حاڵێ هەر دوو تەفسیرەکەی هەر ڕاستن ربنا ئەی پەروەردیگارە لا تجعلنا فتنة للذين مەمان کە بە فتنە بە تاقیکردنەوە بۆ بێ باوەڕان دەکرێ بڵێن مەبەستیەوە بێ یعنی وامان لێ مەکە هێندەمان بێدەسەڵات مەکە کافرەکان سزاماندەن و ناڕەحەتمان کەن یان بە شێوازێک تعزیبماندەن و سزاماندەن بەرگەی نەگرین و لە دین هەڵگەڕینەوە یان کردارێک کەین ڕەفتارێک کەین کە ببینە مایەی زیاتر خراپکردن و بێدینکردنی کەسە کافرەکە حاڵین لێ وەغفر لەنا لێشمان خۆش ببە ربنا ئەی پەروەردیگارە إنك أنت العزيز الحكيم بێگومان تەنها تۆ بەتەنها العزیز باڵا دەستی یعنی هەرچی بتەوێت دەیکەی الحەکیم بڕیارەکانیشت لە شوێنی خۆیدا واضحە ربنا لا تجعلنا فتنة للذين كفروا أي پەروەردیگارە مەمان جێڕە بەمایەی فتنە و تاقیکردنەوە کوردیەکەی هەر ئاوایە بۆ ئەو کەسانەی کە بێ باوەڕن حاڵی جا یان لە ژێر دەستی ئەواندا تاقی نەکرێنەوە یان بەوان تاقیمان مەکەوە زاڵیان کەی بەسەرماندا و سزاماندن یان نەبینە هۆکاری زیاتر خراپکردن و دوورکەوتنەوەیان لە دین و لە گوناه و تاوانەکانیشمان خۆش بە ئەی پەروەردیگارە بێگومان تۆ بەتەنها العباڵە دەست و دانە ئەو جا دەفەرمێت لەقەد كان لكم فيهم أسوة حسنة بێگومان هەیە بۆ ئێوە لەواندا لە بەسەرهاتی ئیبراهیم و چێ شوێنکەوتوەکانی ئوسوة حەسەنە چاولێکەری و پێشەنگایەتیەکی جوان بەڵام بۆ کێ ئیستیفادە لەو ڕووداوانە دەکا لیمەن کانە بۆ هەر کەسێک يرجو الله واليوم الآخر ئومێدی بەخوا بە ڕۆژی دوایی هەبێت هەر کەسێک ئومێدی ئەوەی هەیە بگاتەوە بەخوا چاوەڕێی ئەوەیە خوا ڕەحمی پێ بکە یان ترسی لە خەشم و کین و تووڕەیی خوا و هەروەها ڕۆژی دوایی هەیە دەبێت ئیمانەکەی عەقیدەکەی بیر و باوەڕەکەی وەکو بیر و باوەڕی ئیبراهیم بێ و هەروەها وەکو بیر و باوەڕی شوێنکەوتوانی ئیبراهیم بێ ئەگەر بە تەمای بەهەشتی بە تەمای گەیشتنەوە بەخوای و بە تەمای خوا پاداشت داتەوە و لە قیامەت پاداش وەرگریەوە دەبێ ئاو لەقەد کانە لەکم بێگومان هەیە بۆ ئێوە
لا فيهم لا أوان لبسرهاتي أوان دا أسوة حسنة بيشنغاتي وتاوليكريكي جوان لمن كان بوهر كسيك يرجو الله بتماي پاداشتی خواو واليوم الآخر پاداشتی روژی دوائیه بوهر كسيك بتماي گيشتنو بخواو بروژی دوائیه هم تفسير كان راسل ومن يتولى أدي أجر كسيك تشتي هالكرت أو أموش دارياني زي بزينا كردن أو بيشنغاتي قبول نكرت وكو إبراهيم وشوين كوت وكان إبراهيم نيكرت جزر لك فإن الله بيقمان خوا هو الغني الحميد هر أو بينيازة وستايش كلاوة حزكي وامك والله مشي زردك خود لجاتي إبراهيم شوين إبراهيمي كوي دتوان شوين نمرودي كوي والله مشي زردك عاقبتك شوين نمرودي كوي بتوي لقيامة لقل إبراهيمي بي اشتوانية و ليرش واه بتوي لقل لدنياي لقل استمكاري بي ولقيامتش لقل عدات فروريشي بي لقل فرعوني بي ليرة لقيامتش لقل موسى بشتوا نية ليرة لقل أبو جهل بي لقيامتش لقل پیغمبري بشتوا نية ومن يتولى هر کسك بشتي هالكردو أو آموزگاري ووسيتو چاولي كرياني قبول نكر ليقر فإن الله بيقمان خواه غني بينيازة بيشتي بتو نية توي منم بيشتم بخوايا ستايش كراوش واضحة يك هاتي كس دخوانين عسى الله زور نزيك خواه أن يجعل بينكم وبين الذين أن يجعل بجيرت دروسكا لنيوان إيوو وبين الذين ولنيوان أواني كعاديتم كأسا دجمناتي تان تردون منهم لنا أو خلق بباورا مودة خوشويستي شون خوشويستي دروس دبي عافيرين نقطوا الذين هالقريوا بسياسة ديني وانو خوشد بوين نا أو كاتي فعلا أو مجديك كخلق مكي يعني خوراقرن ئێستا دۆستایەتیان بۆ دەرمەبڕن ومێت هەیە ئەو کەسانە ئێستا دەبێت ڕقتان لێبن و دەبێت دژیان بن ڕۆژێک ببنە خۆشەویستە فعلەن ها زۆرێک لە نەک زۆرێک هەموو خەڵکی مەکەی دواتر بوونە موسڵمان ئەوانەی کە لە قۆناغێکدا نەدەبوو یارمەتیان دەی و پشتیوانیان کەی و خۆشت بووێن دواتر خوای گەورە هیدایەتی دان و هاتنە سەر ڕێی ڕاست بۆیە ڕابردوو ئاگە کەسەکە ئیمانی هێنا دەسڕێتەوە عەسى الله نزیکە خوا جا عسى ئەگە بۆ خوای بەکار هادا هەر لە ئەسڵدا یعنی ئومێد وایە چاوەڕێ دەکرێت نزیکە بەڵام کە بۆ خوای بەکار هات دەبێتە یەقین دەبێتە دڵنیایی چونکە خوا دەیزانی ئەو خەڵکە بە ئیختیاری بەیان بە لە ناچاری دابێت کە هەر چەندە ئیمانەکەیان نەوعێک ناچاری بووە کە پێغەمبەر ساڵ بوو بەڵام کەس ئیکراهیش نەکراوە بە تۆ بزی ئەگە حەزیان لێ بە هەر ئیمانیان نەدێنا عسى الله بدڵنیاییەوە خوا دەکرێت بۆ خوای ئاوا تەفسیرەکەین هانەک بڵێن نزیکە خوا یان بدڵنیاییەوە خوا ئەن یەجعەلە بەینەکم دروست دەکات لە نێوان ئێوە و وبەینە الەذینە عادەیتم لە نێوان ئەوانەی کە دوژمنایەتیتان کردوون منهم لەو بێباوەڕانە مەوەدە خۆشەویستی والله قەدیر خوا زۆر بەتوانایە وایە زۆر بەتوانایە لە هەمان کاتیدا والله غەفوور ڕەحیم خوای گەورە لێ خۆش بوو میهرەبانیش تاوانية عسى الله أن يجعل بينكم وبين الذين عاديتم زور نزيك خوا يان بدلنيا وخوا دروز دكا لنيوان ايوو اواني كدجمناتي تان كردون لو بيباورو بتبرستانا تدرسكا مودة خوشويستي او بري خوشويستي طبعا مودة والله قدير خوا لسر همشتك بتوانا ها بتايبت دل انساني لەژێر دەستی خوای گەورەدایە چۆنی حەز لێ بێ ئاوا دەیگۆڕێ والله غەفوور خوا لێ خۆش بوویە یعنی ئەگەر ئیمانیشیان هێنا خوا لێیان خۆش دەبێت و میهرەبانیش صلی الله علی سیدنا محمد